وهروها لسر أويك حديثك لبيغمبري خواي جورة صلى الله عليه وسلم كذا فرميت: والذي نفسي بيديه إنها لتعدل ثلث القرآن. بوي بيغمبري خواي جورة صلى الله عليه وسلم ما جبودك قرآن أم آتك قل هو الله أحد سورتي إخلاص سيكي قرآنا. سام برسالك تاني ذا كمرانم ما بس لو يكسيكي قرآنا ئایا مەبەست لەوەی سێکی قورئانە واتە ئەگەر بێت و ئێمە قورئان سێ جار بخوێ و سوورەتی ئیخلاص سێ جار بخوێنینەوە ئەو کاتەوەکووە وایە ئێمە هاتبین چ بکەین هاتبین هەموو قورئانمان خوێندۆتەوە یان مەبەست لەوەی کە سێیەکی قورئانە مەبەست چییە؟ اختلافێ لە نێوان عولەمایان لەسەر ئەو مەوزوعە بەڵام ئەوەی کە اختلافی لەسەر ئەوەی کە ئەگەر کەسێک بۆ نمونە هات و قورآن سوورەتی خلاصی سێ جار خوێندەوە ئەوە مانای ئەوە نییە قورئانی ختم کردبێت بەڵکو کاتێک ئینسان هات سێ جار سوورەتی خلاصی خوێندەوە عولەمایان دەفەرمون ئەجری خوێندنی هەموو قورئانی هەیە هەندێک و هەندێک تر لە عولەمایان ڕەحمەتی خوان لێبێ دەفەرمون ئەو کاتێک کە مەبەست ئەو کاتێک کە پێغەمبەری خوای گەورە صلی الله عليه وسلم دەفەرمێت سێیەکی قورئانە مەبەست پێی لەوەی کە قورئان خۆی دابەش کراوە بۆ سێ بەش کە ئەوانیش بریتین لە هەر یەکێک لە تەوحید واتە ئاەتەکانی قورئان سوورەتەکانی قورئان باسی تەوحید واتە یەکتاپەرستی خوای گەورە دەکەن بۆی کە خوا بە تەنیا بپەرسی بە تاک و تەنیا و هەروەها و باسی ئەحکامەکانی تێدایە بەشێک لە قورئان تەوحیدە بەشێکی تری ئەحکامە واتە مەوزوعی هەڵاڵ و حرامە و بەشێکی تری قەسەسە واتە چیرۆکەکان قورئان دەبێ بەو سێ بەشەوە تەوحید و ئەحکام و قەسەس واتە پەرستنی خوای گەورە سوبحانەه وتەعالە بە تەنیا و هەروەها ئەحکام کە حەڵاڵ و حرام لە خۆ دەگرێ و هەروەها چیرۆکەکان و قەسەس واتە قەسەسەکان چیرۆکەکان و مەبەست لەوەی کە سێیەکی قورئانە کە پێغەمبەری خوای گەورە دەفەرمێت سوورەتی ئیخلاص سێیەکی قورئانە مەبەست پێی بریتێ لە چی؟ بریتێ لەوەی کە سوورەتی ئیخلاص یەکێکە لەو سێ بەشە کە بریتێ لە چی؟ لە تەوحید کە سوورەتێکە تایبەتە بە تەوحید کە سوورەتێکە بە هیچ شێوەیەک ئەحکامی تێدا باز نەکراوە و سوورەتێکە بە هیچ شێوەیەک قەسەس نییە چیرۆکی تێدا باز نەکراوە چیرۆکی تێدا باز نەکراوە والله ئەعلەم خوای گەورەش خۆی زاناترە بەو مەوزوعە بەڵام ظاهیرەن وا دیارە کە کاتێک دەڵێ سێیەکی قورئانە سوورەتی ئیخلاص مەبەست لەو سێیەکی قورئانە بریتێ لەوەی کە سوورەتی ئیخلاص بریتیە لە باس و خواسی تەوحید باس و خواسی پەرستنی خوای گەورە بە تاک و تەنها و پەرستنی خوای گەورە سوبحانەه وتەعالە بە تاک و تەنیا